سڵاتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی دیلمان خەسرەوەم لە بەرنامەیەکی دیکەی ئەستاتیکاوە هاتمەوە وڵاتان. دووبارە لەم بەرنامەدا لە بەشی دووەمدا لەگەڵ بەڕێز شێخ محەممەد سەرگەڵویم وەکو کەسایەتی شاری سلێمانی کە بەڕێزیان لە ڕابردوودا کەسایەتێکی دیار و ماندوو و دڵسۆز بووە و دەکرێت بڵێم لەم بەشەدا هەوڵ دەدەم ئەو بابەتانەی کە لە بەرنامەی یەکەمدا قسەمان لەسەر نەکرد لەم بەرنامەدا بچمە نێو وێزگەکانی تەمەنی بەڕێزیانەوە و زیاتر قسەی لەسەرکەم. کاک شێخ سواسی بەڕێستان دەکەم ئەمڕۆ و لەم دوو هەفتەدا بووین بە ئەرک بۆ جەنابتان. سەرچاو بەخێر بێن، چاو گەشت بێ، خێربەرەکەتانە. ئەم بەرنامەیان با بڵێن فەرقی هەیە چونکە خانەدانی و تێر و تەسەلی تێرتری کردینەوە لە قسەکردن و لە لێک تێگەشتن لەگەڵ جەنابتانە. کاک شێخ باسی ئەم شوێنە بکەین، ینی سەرگەڵوو. ئێمە تەنها ناوێک و سەیرانگایەک و هاتوین و سەیرانێکمانتیا کردەوە ڕۆشوین، بەڵام سەرگەڵوو تەنها سەیرانگایەکە یاخود نەخێر ئەی شوێنی شۆڕش و هەوڵ و تێکۆشان و ئەو دەستکەوتانن کە ئەمڕۆ بەدەستمانێناوە. من ئەگەر ئیجازەم تۆزە بە ورتر زیاتر بۆ پێم خۆشە سەرگەڵوو بکەم وەکو خۆی. سەرگەڵوو دێشی زۆر گەورە بۆ کاتی خۆی شێخە دێ بووە، ئەنی ئێرار شێخەکان لە شێخ ئەحمەدی سەردار و پێش شێخ ئەحمەدی سەردارەوە بنیاد درراوە و لێرە ژیاوەندان هەزاران ساڵ پێش ئێستاە مێژی زۆر کۆنە چکە دەیەکە ئاودار بووە، زۆر ئاوی هەبووە، باخ و ڕەزوشتی چاچی هەبووە. سەرگەڵ و کاتی خۆی شەژ ئاشی ئاوی تیا بووە، ئاسنگەر و چەخماقساز و مزگەر و ئەمانەی هەموو لێ. ئەمە ساڵی چەند بووە کاک؟ ئەمەی وەربازەکەم پەنجەکان و شەستەکان هەموو ئەو شتانی لێ بۆ سەنعاتکار و شتەکان. مەسەن بیدایەتی شۆڕش ئەگەرێک چەکەی یا دۆشکەیان هاوەن یارچێکی لێش بکەوتە لێرە سەنعاتکاری لێ بوو، چەخماقسازیانە کردەوە، چەخماقسازە چاچێ کردەوە، مزگەری لێ بوو، یەکێ قاپ قەزاکانی سا مزگەر نەماوە، سپیە کردەوە بەفری سپی لێ ئیتر دوکانی باشی تیا بووە، کەبابخانی لێ بووە، یعنی توانی بڵین مەرکەزێکی هەموو ئەم دیانەوە ئەم ناوچانە بووە. شەژ ئاشی ئاوی لێ بووە لە منتقەی کۆی و دەشتی کۆی و مەرگە و دۆری جاپەتیوانەوە هەمووی هاتن بۆ باراژ لێکردن بۆ گەنماڕین لێرە بۆ ئێرە بەڵێ، ئەنی دیەک بووە کاتوانی بڵی مرکزی سەناعات و شتەکانی ئەو سەردەمە. ئەگە بپرسم ناوی سەرگەڵوو لە چێوە هاتووە؟ سەرگەڵوو خۆی لەو دۆڵەوە هاتۆ، خوارەوە پێیان بەرگەڵ و سەر ئۆڵێن سەرگەڵوو، ئەو گەڵوەیانی گەرو سەرگەرو بەرگەرو، ئەو دۆڵە گەروەکەیە سەرەوەی پێیان سەرگەڵ و بخوارەڵێن بەرگەڵ و بە هەولێری بەرگەر و سەرگەروە. باشە کاک شێخ، سەرگەڵوو هەر بەم شێوەیە شوێنێکی گەشتیاری بوو، شوێنێکی سەوزایی بوو یاخود نا سەوزیان کرد؟ نا، سەرگەڵ و کاتی خۆی من بۆمونە باسی شەستەکان و پەنجاکان من بیدایەتی شەستەکان بیرم لێ خەڵک لە سلێمانیەوە ئایلە گەورەکانی سلێمانی کە سەیرانیانەکرێوە سەرسناریش نەبووە، تووتەرگەڵانێک بوو لە خەڵکار بوێرە بۆ یاری کۆنکان و سەیران و شانە بۆ ئێرە هاتنە سەرگەڵ و بە سواری وڵاخوشت میلۆ کس و شتیانە برد بۆ ئەم بناری شاخانەی سەرەوە، کانیواوی خۆشی لێ بوو، سێ ڕۆژ چوار ڕۆژەمانەوەیتر لەوێ سەیران و سەڤای خۆیانە کرد و ڕۆیشتنەوە بۆ شارێن سەرگەڵ و بوو بە مەرکەزێک بۆ خانەدانەکانی سلێمانی. چکە سەردەمەش لێرە شێخەدێ بوو، چەندیوەخانێکی گەورەی لێ بوو، خەڵقا لەوی ساحەتێکە. بە چی ئاهاتن؟ بە سواری وڵاخ، بە سواری ئەسپواربان ئاهات؟ نانار ئێستر سواری ئێستر بەڵێ خەڵق ڕاقەکەی ئەو ساڵ بۆ ئاهات. لە ڕووی دینیەوە سەرگەڵ و لە ڕووی مەسەبیەوە یەکەم هیزرەتی باوەڵا کە پێغەمبەری بەهاییەکانە هات بوێرە 2 ساڵ لێرە بۆ لە ساڵی 1851-52-53 لەوە شکەوتانی خوارەوە ژیاوە. قاچاق بوو، تاقیبی کوشتنیان نەکردەوە، چەند جارێک نەفی بوو، یەکەم جاری لە سەرگەڵەوە لێرەوە کە شێخەکانی سلێمانی زانویانە ئەم پیاوە گەورە لێرەیە هاتون بە پیرەوە بردویانە بۆ مزگەوتی خانەقا لە سلێمانی، لەوێژ ماوەیەک ماوەتەوە دوای هیزرەتی کردەوە بۆ بەغا و لێوە بۆ عەکای ئێستا. کەواتە یەکەم کەس یەکەم خانوو کێ بووە لێرە سەرگەڵووی بنیاد ناوە؟ ناتوانین تەشخیصی بکەین چکە زۆر کۆنە، زۆر کۆنە، مێژوویەک نییە بازەوە بکە، بەڵام لە سیلسلەی شێخەکانەوە بووە. بەڵام لە بەشی یەکەمدا بەڕێستان باسی ئەوەتان کرد کە ئێوە لە باو و باپیرانەوە لێرە ژیاوە، وانە ئەم ژیانە بۆمانەوەی سەرگەڵوو بووە؟ خۆی ئێرە لە بەروی مرکزی
کەسابەت بووە لە ڕووی میوە و میوەهاتەوە ترێکی زۆری هەبوو سەردەمە ترێ قیمەتی باشێک توتن و تەماتە وشی زۆری لێکرا لەبەرەوە ئێرە ئەوەی کە لێرە ئەژێ ژیانی باش بوو بەام ژیانیان باش بوو بۆیە من 4-5 پشتی خۆم بیستوە کار لێرە بوون 4-5 پشتی بەڵێ پێش ئەوە شار لێرە بوون ینی ئەوە بە ئەسڵ خەڵکی ئەم بەڵێ سەرگەڵوین سەرگەڵوین بەڵێ ئێمە خۆی سەرگەڵ و کاتی خۆی سەرگەڵ و بەرگەڵ هەبووە ئێمە 6 پشت پێش ئێستا لە بەرگەڵ و بووین بەرگەڵ و هەبوو سەرگەڵ و شەوە ئەوە بوو شێخەکان هەموو یەکیان گرت و بڕیاریاندا سەرگەڵ و بکەن بە دێشی گەورە ئەوان شاد نایێرە و بەشێک لە خزمەکانی ئەمە ڕۆیشن بەرە و پەڵکۆ و سەیداوا و لۆتەر و کانیان زیر و پێدارە ئەمانە باشە کاک شەخ پێش ئەوەی بازدا سڵحا عەشایریەکان و عەشایریەکەی خۆمان بکەین جا من زۆر لەگەڵ ئەوەیام کە هەندێ ڕەوتی عەشایری و عەشایر هەیە بمێنێ لە نێو کۆمەڵگەی ئێمەیە چونکە بە جوانی ئەمان هێڵێتەوە کۆمەڵگەکەمان بەرەو پێشەوە دەبا با باسی ئەم شوێنە بکەم ئەم شوێنە پێشەوەی کە جەنابتان لێرە بن ئەم شوێنە بەم شێوە فراوان و خۆشکەن بیکەنە شوێنێکی مانەوە هەر بەم شێوەیە بوو یاخود نەخێر شێوەیەکی هەبوو بەڵێ 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 شوێنە مەبەستم لە سەرگەڵ نییە شوێنی مانەوەی جێگەی 3-4 کەسە بوو لێو بەنابەری لێرە میتر شاخ بوو ئێرە شاخ بەڵێ شاخ بوو ئەمە توێبین تەختکرامی هین بوو شاخ بوو ڕۆژ لێ خوارەوە هەر دیوارم کردو بەگەڵم لێ کردو گەڵم تێ کردووە تقریبان 800 گەڵا بەگەڵم لێرە و دیوی هێنارەکان و هەمووی تێ کردو کە کردمە 5-6 تەباری جوان ئەوەش زۆری بە تەقینەوە بلدۆزەر تەختم کرد شوێن مەسباکەش بە هەمان شێوە زۆر پێ و هیلاک بووم بەڵام من بیرم لەوە کردەوە ماڵی باوکم لە ناوەڕاستی دیەکە بوون منیش میوان وشی زۆر مادە و سەردەمە سەردەمی مەرحوم مامجلال و کاکوەسەد و کاکنشۆرمانە بوو بە زۆری هاتن بۆ ئێرێنی شوێنەکەم داری دەکردن بۆیە من بڕیارم لا لێرە هین کەم ئێرە کە من هاتم هیچ سەوزایەک لە منتقیانە بەمووی سقڵ ئەم منتیقەیە هەمووی هەمووی ئەم منتقەیە ئێستا پێوەنی سەرگەڵی تازە نیو سەرگەڵ نیو سەرگەڵ کاتم دەستم بە دارچاندن کرێک پێش هەموو شتێک ساڵی ئەمە پرسیارێکە لای من کە دروست بووە چەند دارت لێرە چاندووە 20,000 دار زیاترە بەعام لەسەر ئەرکی خۆت بەڵێ ئەرەوەڵە 20,000 دار زەیتون مێناوە بستنەوە بەرمێنەوە خۆی بینی هەمە چەشن ئەمە چەشن ینی بۆ فرۆشتن و تیجارە نەمێناوە هەر سەوز وەکو سەوزایی بە هەموو سەوز کرد ئەو مەسپەحەم لێ دروست کرد یعنی بەڕاستی خەڵک گاڵتی لات و تۆ لێ چیەکەی ناوی هەیە نە هیچی هەیە ئیتر کانێکمان کڕی لەو سەرەوە بۆ ڕیە نامان بۆ ئێرە 3 کیلۆمەتر و نیو دوور بوو لە ناو دێوە بۆ ڕێکی چوارینجی مێنا بۆ مەسپەحەکە بیرێکم لێدا بیرەکە لە پار لە وشکە ساڵیە لە 18 مەتر ئاو بوو یعنی هیچ کەمینێک وشکی نەکرد بەڵێ ئێرە من ئێرەم دروست نەکردووەکو بۆ قازان جیا مەسلحەتی من هیچ لەم دەیانیەوەی ڕاستی بێت مڵک و شمان نەماوە کە باوکم ڕۆفاتی کرد هەمووی فرۆشت و تەوزیام کرد سەر خوشکانمە ڕەز و خان و هەمووی من ئەمەم کردووە بەس بۆ ئەوەی بتوانم لێرە خزمەتی ناوچەکە بکەم بۆ خزمەتی ناوچەکەش ئەو دیارەی تۆی بینی ئەو سەردەمە کە ئێمە زادێ قیرمان بۆ دیانە بردووە هیچ دێک زادێ قیری نەبووە ئەو سەردەمەکە ئێمە پۆلیسخانە و مەکتەب و مەکتەبی عامە و شارەوانیمان ناوێرە هیچ دێک تەقەلاوی بەڵێ ئەرچی شتێکم پێکردەوە مەسەرەن کاکۆسەدار بۆێرە 4-5 بەرخی بۆی نابووم تۆ باش خۆتۆ مەردارنی بۆ بەرخ بۆ منێ پیاخر ماڵی میوانە زۆرە من بەرخم پێویست نییە کاک زۆر بیاکەم مشتێشکەم پێویستە بۆم کەوتی سیوتمە ئەو مزگەوتم بۆ کەواتە ئەمە 400,000 دلاری تێچوو جوانترین مزگەوت ئەم مزگەوت بۆ نمونەوەکو جەنابتان گوتان بنکەی تەندروستی ئەو پێداویستیانە کە هاوڵاتیان پێویستیان نەخۆ پێویست کەواتە جەنابتان ئەوەتان ڕەچاو کرد کە من دەبێت شتێ بکەم شتێک بێتە مڵکی گشتی مەسەن نمونە بۆ لێن ماڵی مەلا لێرە مەلایەکار بۆێرە یارە ژوورێکا جێ بۆ دەریانەکرد جێگای نابوو من تقریبان 4 کەسم کۆ کردەوە لە ماڵێک نیانەزانی بۆ چییە دەوڵەمەندە سەرگەڵویەکان باشە دانیشتن تۆ 400 دلار 2000 دلار 2000 دلار تۆ 4000 بەپێی پارەکەی باشە 3 دەفتەر و نیوم پێکۆکردنەوە و دام بە ئەنجومەنی سەرگەڵوتم بڕۆخانەوە مەلا بکەن ئێستا مەلا بڕوا مەلایشر بێ ئەمە ڕوە
مەکتەبە هەموو شتەکانی بەجێ لێڵێ مەلایەتی لێ حاضر یعنی بۆ مەلات کردو هەر مەلایەک تایبەت بۆ مەلایەت نەکرد نانە هەر کەسێک مەلا بێ باشە ئەمە دەلالت لە خانەدانی جەنابتانەکات خۆی پێویستە چکە من وەکو بۆم باس کردی خەریکی دروستکردنی مەکتەب بووین هیچ مناڵی من لێرە لە مەکتەب نییە خەریکی پۆلیسخانە بووین کەسی من پۆلیس نییە خەریکی شارەوانی بووین کەسی من شارەوانی نییە بەڵام هەرچی کردومانە بۆ بەرژەوەندی گشتی ناوچەکە و دیەکەیە خۆ من نەکرد بۆ ئێرە بۆ هەموو دیەکانی دەوروبەری خۆمان هەر کەسە بە پێی خۆی بە پێی توانای خۆم چەند قسە ڕۆیشت بێ شتم بۆ کرد گەورەی نواندن لە دیەکەی خۆت و لە شوێنەکەی خۆتە پێگە و کەسایەتی زیاتر ڕاست ئەوەی کە بۆ ئەوانە کرد ئەتوانی بۆ خۆتی بکەیت ئێستا باڵێن نیوەی سەرگەڵوش خۆی من نازیەکەم هەیە بەڵێ ئینسان دەتوانێت دوو ڕێگا بگرێ یا بێ ئیش بۆ خۆت بکەیت کە بۆ کەسیشت پێ ناکرێ یا بێ ئیش بۆ خەڵکی و هیچ بۆ خۆت پێ ناکرێ ئەوێشیان هەڵبژێری من ئەوەم هەڵبژاردووە کە ئی لە خزمەتی خەڵکام و ئیش بۆ خەڵک بکەم ئەوەنەی بتوانم زووم توانی زوو باش مەتوانیت باشەمتر کاکشێخ تەمەند درێژ بیت لەش ساغ بیت ئەو دارانەی کە لێرن لێرە چێنراون ناشتوتن تەمەنیان چەنە ئەچێتە 23 ساڵ 25 ساڵ 25 ساڵ بەڵێ بەڵێ ئەی بەستنەوەبەر و بە ئەو دارەکانی کە شەڵ ئەم سنەبەروشتانم 25 ساڵ 24 ساڵن ئەوسنارە 23 ساڵ 24 ساڵە هەمووی بە بچووکین ناشت هەمووی بستێک بۆ دوو بزوەرەوە بستێک ئێوەڵە بەس ئەمە خزمەتی باشی دەوێت بەدەلەوە سەرگەڵ و جوانتر دەکات هەرچی گرانەوەسان نییە ئەی بەمانەوەی جەنابتان بە گرنگیدانی زیاتری سەرگەڵ و توانیوتانە ئەو هاوڵاتیانەی کە چوونەتە سلێمانی و چوونەتە شوێنەکانی دیکە دووبارە بگەڕێنەوە نێو سەرگەڵ و ئێمە بۆ کارێکمان کرد کاتی خۆی یەکەم ڕۆژ کە دروستمان کرد ڕۆژی سەرگەڵ و بوو یەکەم دێبووین کە دەوەمان کرد لەو بەرگەڵەوە هەموو خەڵکمان داوت کرد یەکەم ساڵ دوم ساڵ هەر من خۆم ژنم بەکرێگرت و یان بە خۆبەخشاتن چێشتیان لێنا هەموو خەڵکمان بان کرد لە ڕانێ لە دوکان لە پیرەمەگرون لە سلێمانی بۆی لەوێ تەعارف بکەینەوە چەند ساڵێک بوو بەوەی ئەمفال و هاوارێکردنەوەی سیلێ ڕەحم سەرگەڵی نەدیبینی بوو یان ناتوە لەوێ من زۆر کەسمەگرت کە ئەبینی کە باوەشیان بەیکاکرد ئەگریانێک و من کچی فلان کەس من کوڕی فلان کەسم و من لە خزمی فلان وەمانە ینی دیمەنێک بوو بەڕاستیسان فرمێسی خۆشی ئەڕشت ئەمە بوو بەهۆی ئەوەی چەند ساڵێک ئێمە ئەمان دووبارە کرد دوایی ئیترمان کەس بۆ خۆی خواردنێنە بوو بە سەیرانگای ئام و حەمەزای ڕەحمەتیش لەوێ دو ساڵ گۆرانی بۆ وەکتین وەنجا عەزیزین و سەردەمی گۆرانی بۆتەنا باشە پەیوەندی سەرگەڵ و بەرگەڵ و پەیوەندیان چۆنە لەگەڵ یەکە بەرگەڵ و دێ نیە سەرگەڵوە هەر سەرگەڵوە ئەوان تەسلیم بوون ئێمە بووین هاتین ئەم پەیوەندیە یاخۆت ئەم تێکەڵاو بوونە ژن و ژنخوازیشی لێکەوتوتەوە هەیە ئەم تێکەڵاوێ ئێوەی زیاتر فراوانتر کە زیاتر لێک تێگەشتین بەداخەوە لەم سەردەمی کۆچ و هیزرەتەیە خەڵک زۆریەوەی ئیمکانی تێبڕووی لە ئەوروپا کرد بە تایبەتی شێخەکان ڕاست لێرە نەمان زۆریان ڕۆیشتن بەرە ئەوروپا ئەوەشی کە مناڵی لە ئەوروپا بوو نەوەی لە ئەوروپا بوو وڵاتی بیرەچێتەوە ئەو هینە نامێنێت کاکشێخ ئێستا سەرگەڵ و چەند خانووی تایە چەند خێزانی تایە زادەوری 170 خانووی تایە 170 خان تقریبا هەر تایە ماونەتەوە ژیانی پێدا لە ڕووی کارەبا و ئاو پێداویستیەکانەوە هەموو شتێکیان بۆ فراهەم کراوە ئەومان زۆر باشە ئەو باشە بە زۆر باشە کارەبا خراپ نییە ئێستا ئەم فترێ خراپە بەڵام پێم وابێت لە ڕۆژانە چاکە بێت کارە باش خراپ نییە کاتی خۆی چی نەبوو کاکە ئێمە ئەگەر هێندێک قسە بکەین هەر بکەوینە دژ و دژکاری زۆر خراپە ینی ئەم وڵاتی ئێمە کاتوینەوە بەسەر کاولبوونی هەموو دیەکان هاتوینەوە نەمزگەوت ماوە نەمەکتەب ماوە هەمووی خاپور کرا هیچ جادە هەبوونە ڕێگە هیچ نەبوو مڵک ئەوی بینی و ڕزانی ساوەدەبوونەوە هەمووی وێران بوون بۆیە من پێم وایە ئێستا گەر تۆ مقارنەی پێی بە پێشکەوتن لە هیچ وڵاتێکی دنیا ئەگەر بەراوردی پێ بێرە بەقەت ئێرە ئەو وڵاتیمە پێشکردنی بخۆێنە بەتەکید جا سەرکردایەتی کورد حەزب و لایەنە سیاسیەکان ئەوەی لە ڕوبەڕووبوونەوەی هەرچە من بابی سیاسی لەم بەرنامەدا جێ ناکەمەوە بەڵام مەبەستم لە عەقڵی سیاسیە لە کوردستاندا
ئەوەی لە نێوان ئەمریکا و ئێران و ئیسرائیلدا ڕوویدا کورد خۆی نەکردە بەشێک چونکە ئەیزانی ئەم دەستکەوت و ماندووبوونانە ڕەنجێکی زۆری بۆ درراوە نەیەویست بکاتە قوربانی میلملانەی وڵاتەکان هێچێک لە هەنگاو عاقڵ و ژینەکە سیاسیانی کە سەرکردایەتی کوردنای ئەوە بوو کە نەبوو بەشێک وانە دەستگرتن بە ئامانج و ئەگەر بووە ژێر پێکەوتین وەزمان بێگومان کردواتەوە سەر سفر بەداخەوە ینی ئیشەڵا قەت ناگەینەوە ڕۆژە ئیشەڵا ئەوەی کە هەیە فراوانتر و بەهێزتری دەکەین کاک شێخ لە تەبیعەتێک و ژینگەیەکی بەم شێوەیەدا با باسی خواردنکەین خواردن چاوت لە زەیتەکەی ناوشارە بێت ئەی چی من خۆ زەیتمەیە زەیتونمەیە هەیکەم بە زێ ڕۆنی کوردیمەیە ڕۆنی کوردی هێزار زیاتر ڕۆنی کوردی لە زەیتی زەیتونیش باشترە باش بەڕاستی وەسیحە زۆر باشە هەل لێرە دروستیەکەیت وەنا لێرە نار بۆمەیەن بۆکەن لێژەتوانی بیکڕی باش هەوڵ نەدراوە ئەو شتانە دووبارە لێرە ئیشانە سەر بابا مەردار و مەرداری وانە ئاژەڵداری ئەوانە وانە لە خواردنەکانە حەزی لە چ خواردنێکە زیاتر برنجی کوردی بە سێژەمی شکە برنجی کوردی بە ڕووتیش بەڕۆنی کوردی ڕەحمەتی لێ ڕۆی خوارد خراپ بوو نانا ماشەڵڵا شێخانە بوو بە جەمال و برادران تیمەکەم ئەوت نمەکی مەلامان کرد نمەکی سەیمان کرد با نمەکی شێخیش تەمەەن درێژ بن خانەدان بن جەناب تاجی شانازین بە هەر شێوێ بەڵام با قسەیەک لەسەر سڵح عەشایریەکان بکەم جەنابتان شێخن لێرە زیاترین کێشەکان و گرفتەکان ڕوو لە بەڕێستان دەکات ئەم کێشانە کە ڕوو لە بەڕێستان دەکات کێشەیەک هەبووە پێتان حەل نەکرێت بڵێن دەسەڵاتمانانی و ناتوانین حەلیکەین لێرە وەکو سەرگەڵ و نە تا ئێستا بەو شێوەیە نەبووە من خۆم ئەوەی ڕاستی بێ بڕۆم بە شتی عەشایری و شێخ و زاف و بە گوشتیوان نییە لای من هەمووی وەکو یەکە ینی من کاتمون سەرگەڵ و ساڵی 1970 تیرە و تایفە و دانە لێ کوڕش چەند کۆبوونەیەکمان با بە پێشەوەی شێخ بین یا زاف بین یا بەگ بین سەرگەڵوین جوانە سەرگەڵ و دروشمی ئێمەیە ینی واز لە تیرەکاری من پێم وایە سیستەمی عەشایریانی سیستەمی دواکەوتووی بەڕاستی بەڵام ئەمە ڕۆیشە عەشایرشی جوانی هەیە ئەمەش ڕوویەکی کێت باشە عەشایری بەشێکی سیلەی ڕەحمە بەشێکی پەیوەندی کۆمەڵایەتیە بەشێکی با بڵێن بڕوا بەخۆبوونی خودی خۆیەتی وانە ئەمەش یەکێک نییە لە سیفاتە جوانەکان و ئەو سیفاتش کە زۆر جار لە عەشایریە کێشەیەک مشکیلەیە گیاژن و ژنخوازیەک دێتە پێشەوە هەمویان دەستە جەمعی لەگەڵ یەکترە وانە لێرە لە سەرگەڵوودا ئەمە هەیە لە سەرگەڵ و بەو شێوەیە نییە بەو شێوەیە هەموو یەکتریان خۆشێ حرمەتیەگرن مەبەستم بەدەم یەکەون لە بۆ هەموو شێوە دەم یەکەوە وانە هەرەوەدا مەسەرەن مشتاقەنێنەوە هەمووچێ بۆ ترێ ڕنین بەڵێ ئێستاشنایە شتی هەرەوەزی هەرەوەزی هەرماوە بڵێ ئەی زیاتر ئێستا ترێوانە لێرە هینە لێرە ترێ و ترش زۆرە بە زۆری ترێ و ترش سەرۆکی داهاتی ئەم خەڵکی منطقەیە بە زوربەی هەر ترێ ڕەزە دێمتانەیە ڕزمووی دێمە ڕێزە دێمە وایە ئەو بەرهەمانەتان دەگوازرێتەوە بۆ ناو شار بەڵێ وانە ئێمە کاتی خۆی تیجارەتی سەرگەڵ لەگەڵ کەرکوو بوو لەگەڵ کەرکوو بوو ینی تیجارەتی ئێمە لێرەوە بە پیکاپ مەسەن ماڵی دە پیکاپترێ بوو پێنجە بوو شەشێ بوو ئەیبر بۆ کەرکوو بۆ عەلوە لەوێ کابرا بۆیە فرۆش پارەکەی بۆ ساکرد و ئەیدایەوە هاتەوە کابرا باشە لەو سەرەوە پێش پیکاپ بەڵێ پێش پیکاپ زۆر جار دەگوترا ئێوە ترەکانتان دەنارد لەو سەرۆ شتیکیانە یانێ ئەوەی کە پێوتە خورماوانە بەربارە گەرمیانێنە بانە گەرمیانە یا خورمایان هێنایەوە جایان گۆڕێەوە مەسەن ترێ سەر بەسەر بە گەنم یا یەکونی و بە گەنم ترێ سەرگەڵ و ترێژی جوان بوو دایم یەکونی و یەکرد بەسەر بڵین 30 کیلۆ 35 کیلۆ گەرمیە کرد ئەوە ئەبوو بە زەخیری خۆت هیچ لەو ئیشانت کرد نەوەڵە نەتکرد لێرەوە بە وڵاغە چون بۆ لەیلان و خواری کەربوو بۆ دووز و وێنی بە سواری بە باری ئێستر ئەچوو لە دووس هایترەیە کرد لە دووس لێرەوە بەڵێ باشە لە ئیدرەگەیشتە قادر کەرەم و لەیلان و حوتە غار و نەزان چەند ڕۆژیان پێچوو
بەلایەن دیکەمە دەڕۆژ 5 ڕۆژیان پێ ئەوەنەی حەجێکیان پێ بەڵێ لە حەجی سیان زیاتر پێ حەجەکە لەوانەیە ئەو پەڕی 20 ڕۆژێک بێوانە 15 ڕۆژێک بێ لەوێمێنەوە باشە ژیانی ئێستا باشتر نەبووە لە ژیانی ئەوسا هەم لە ڕووی فەرەهەمکردنی ئەوەی پێوترێ هاتوو چۆ جادە و ڕێگەوبان لێک تێگەشتن وەگەڵێ هەناردۆ هاوردە تا کۆتایی 100,000 قات باشتر ئەوسا وانە ئەوسا چییە بوو ژیان کولەمەرجی بوو ئەگەر بە باش بە دەڕۆژ هەفتەیەک مریشێکر خوا لەویش پارچەیە سنگن بەرەگەوت لە پەنای برنجێکاژنە چییە بوو ڕاستە باشە کاشێک باسی باس و قوسجووخەکەم بۆ بکە بەڵێ لێرە ئێوە کە ترێکەتان هەبێ بێ باس و قوسجووخەکەش هەبێت بەتاکید وانە ئێمەش لە هەورامانەوە گوێزەکەتان بۆ ئەنێری باش بیکەنە ناو خۆشمان گوێزیشمان هەیە گوێژتانێتەوە پارچی بۆیان دروستکردم بە گوێزی خۆم و بە جێی خۆم بوو تازەکی ئێستا بەڵێ باش پار بەڵێ بەڵێ مانجێژ دەست چۆنە باس و قوسجووخەکەتان تامی چۆنە زۆر خۆشە تەندروستە زۆر خۆش زۆر تەبیعیە بەجا سزوو دوو جۆرەکە لە تری سپیشەکرێ لە تری ڕەشی شەکرێ من نازانم تا ئێستا چۆن دروستەکرێت ئەمەگەر هەبوو دوای پیشاندە پارێژ بخۆ مەبەستم دروستکردنەکەی چۆن نەکرێت ئەکوڵێنرێت یا چۆنە بینەکە پەڕوولەکە ئەکوڵێنن دۆشاوی ترێکە بەڵێ ئاردی تێگەر خەز دەبێتەوە کاکوڵێ بەڵێ دوایی داوێک دێن ئەوەنە درێ مەترێ درێژ گوێزی پێواکەن تی خەنە ناو پەڕوولەکەەوە دوو جاری تێڕ چێشن ئەستورە بێ و هەڵێواسن گوێزەکەش ڕاکێشە لەگە خۆیان گوێزەکەش لە گوێزەکەەوە پێچرێت هەمووی پەڕوولەکە ئیتر دوای وەدەوە لە پارچە پارچەکەنەوەی خۆن ئێوەله یعنی کەواتە دەتەوێت بڵیت ژیانکردن لێرە بەبێ بەرهەم نییە نانەخێر وانە بەدەل لە سروشتەکەومانەوە بەرەمی زۆر باشیە باشە زۆر ماڕی لێرە بە شیر و ماز دەژی باشە کاشێخ تەبان ئێسێمە دانیشتوین گەمان لە تەیر و تورەکەیە وانە تەبیعەت سروشت لای جەنابتان گرنگە و من زۆر جار دەڵێم ئەوەی لێرە کردوتان ئەگەر لە ناو شار بتان کردایە لەوانەیە باڵەخانەیەکی بکردایە وانە بەڵام ئەوە دەرونی ئێوەیە کە ئێوەی هێشتوەتەوە دەتانەوێت لەم سروشت و لەم هەوایە دوور نەکەونەوە وەکو گوتم لە نۆستالۆژیایەک و یادگەیەکی ڕابردوو ئێستادا ژیانێکی تەندروستکە ئەمە لای بەڕستان گرنگە وڵا لای من خۆژیان دوو بەشە بەشیشیان معنەویە بەشیان مادیە ژیانە معنەوەکە ئەمەیەکە لێرە من ئەمە ژیانی معنەویە نەک بۆ خۆم بۆ هەموو خەڵقی ناچەکەش باشە ینی بۆ تە قەڵایەک مەسن لێرەیەکێک ژنێنە دێ لێرە حەفتاکە لێرە حەزەیەکە بێ لێرە دانیشن یعنی کۆمەڵێک شە دێنەوەی کە جێگا و ڕێگای وای نەبێ ئێرە ماڵی هەمووانە مەسەرن پێش چەند ساڵی پێش ئێستا و مەسپەحا چەند ڕۆژێکم بۆ کوڕە گەنجەکان چەند ڕۆژ بۆ کچە گەنجەکان کە نوێرەی کچەکان هات مدەڕیبی خوانە بوو مامۆستایش و یەک پیاو لێرە نەما دوسێ ساڵ مەلەی خوانە کردووە ڕۆیشتن شتێکی بۆ وەرزشوانەکان ئەوەی توانیمە بۆ گەنجەکان هاوکاریمان کردن و لێرە بخوان هاتن بۆ مەلەکردن بۆ کۆمەڵێک هەروەکو ماڵی خوان یاخوا تەمە درێژ بی قەڵای خەڵکان هەر ناوم نابوو قەڵای ئازادی ئەم شوێنی جەناب من شەرنێ لێرە مێستا دوێنێ لێرە نەبووم بەڵام زیاتر لە 50 پێشمەگەی لێ واتم وەسێرە بۆ ئێرە بڵێ ئەی ماڵا بۆ کەس داناخرێت ئەوە نێ بڕی دەرگا داکرا و فڵان کەس نابێت بە تەواوەتی واتای شێخێکە و لە دەستخۆنەیەوە شێخ واتە خانەدانی وانە وەکو جەنابتان دەڵێن من دەستخۆشی لە بەڕێستانەکەم لەوانەیە وەکو شوێنەکە من یەکەم جارم بێ بێمام شوێنەوە بەڵام هەر بۆ خۆی ئەمڕۆ لەگەڵ بەڕێستا گفتوگۆکردن و گەڕان بە نێو شوێنەکەدا زۆر شتمان بۆ ڕوون بوویەوە جا ئێمە ڕۆژنامە نووسیش هەندێک جار فزوڵیەتمان تایە تۆزەکەین پێم خۆشە کە بەڕێستان ئەم شوێنت کردوێتە بەدل لەوەی کە ماندوو بوون ڕەنجێکی زۆرتان لەگەڵایە بەڵام کردوتانە بە شوێنێکی گشتی من دڵخۆشم بەوەی کە گەنجێک لێرەوە دەستپێکی ژیانێکی نوێ دەست پێکاتەوە ئاهەنگ و خۆشی دەکات ئێرە دەبێتەوە یادگەیەک بۆ ئەو کەسە وانە ئەمە لای بەڕێستان گرنگ بووە وێنەیەکم بینی لە ژوورەوە لەگەڵ مامۆستا حەمە جەزایە شخصی کەشتان لەگەڵایە کاخشێخشتان لەگەڵایە باسی ئەو وێنەیەم بۆ بکە خۆی حەمەزایێرە وەکو هێلانی خۆی وابوو هەفتانە هات بۆ ئێرە لێرە دانیشتین کاکە حەمە پیاوی مەجیز بوو لە هوەر لە گۆرانی لە قسەی خۆش لە نوکتا
هەنی لێ تێر نابووی هەم لەلایەکەوە هونەرمەند بوو هەم لەلایەکەوە شۆڕژگێر بۆ بوو پێشمەگەی چاچیش بەڵێ پێشمەرگەیەکی دڵسۆز لە بوو. پێشمەگە دڵسۆزەکان بوو بە هونەرەکەی بەو نەشی لە جوانانەی کە بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی ژەیگوت بۆ خۆشمان لە سنەبووی نێمە دووسێ برادر دانیشتبوون نەورۆزێک بوو برادێک بازوتی ئێمە کاتی خۆی کە لە سەرخز و بانە مزارەمانەکرد بە نیشتەکانی حەمە جەزامان کرد بەوە ڕاپەڕین و دژی کەواتە گۆرانەکان و سرودە نیشتیمانەکانی ئەوان کە دەیانگوت بوونە هۆی ڕاپەڕینی خەڵک بەشێکی جۆش و خۆشی کوردایەتی بەڵێ بەتاکی وانە جا حەمە بۆ خۆی هەموو ژیانی نوکتە بوو ژیانی دەنگ خۆشی بوو ڕەفیق دۆستێکی زۆر چاک بوو من دایم مەڵێم لە هونەرمەندەکان هونەرمەند و لە ڕێەوە تۆ چاوچنەوەکە سەر داوەتیان بکە داوەت ناکەنەوە وازان پێویستە تۆ داوەتیان بێت چی گۆرانی بێژە چارن هەمووانە بوو داوەتێک دەکە دوانی بۆ کردیەوە هەر خۆشی چێشتی لێ خانەدان بۆڵی ناکردنەکەی لێنێ یا باتایوەکو ماڵێکی بوو ئێمە خۆی چۆمەتوە کە چێشتی لێنە بێگومان لە لەندەن میوان مەبوو چەندجارەکات بوو ئەوی کەس چێش لێنەنێ بۆ خۆی زوو چێشتی لێ ناوە ماخوار و دانی پیاوێک بوو مامۆستا حەمەدجەزا دەستایی خۆش بوو بەڵێ زۆر زۆر خۆش بوو چاشی لێ چێشتێکی خۆش بوو برنجی کوردی برنجە جاجە ناویژان حەزە لە برنجە کوردیەکەیە باشە کاکشێخ ئەمڕۆ کە دانیشتین لەسەر خوانی با بڵێن جەنابتان من حەزم ئەکرد ئەوە دایسێکی پێلێ کەواتە لەبەر ئێمە تۆ بۆ مامۆستا حەمەدجەزان کە ئەتان خوارد لەو کاتەیە وانە بەدەست بوو وەکو لە بەرنامەی هەفتەی ڕابردووە بەڕێستان بەهستان کرد ئێوە ماندوو بوون وەکەڵەیە ڕۆژانێکی برسێتیتان بینی ڕاست وایە بۆیە قەدر و قیمەتی ئەو دایسەزان وانە بۆیە قەدر و قیمەتی ئەو نان و خوانە دەزان دێمەوە زیاتر باز لە مامۆستا حەمەدجەزا دەکەم پێت چۆنە گوێ لە دەنگی مامۆستا حەمەدجەزاش بگری زۆر خۆش کام گۆرانەیە پێخۆشە مەڕۆ بابە مەڕۆ کاژی پێشمەرگە کامیانە پێخۆشە مەڕۆ باشە ئەی دەچمە و چان و دێمەوە زیاتر قسە دەکەێمان دێڵی تاکە ژیان بەری ناسەر هەروە بەوێڵی تاکە غەوی ئەم میڵەتە بگرینە باوەش تاکە لە سۆزی باوکێتی ئەمە کەی بێبەش ئای ئەمە کەی بێبەش فەڕۆ مەڕۆ ئەڕۆ مەڕۆم زمیر مەبن وردی لەکانە تا سەربەستی وەداز دێنم بۆ کوردستانە تاکو نەخشەی ئەمە وڵاتە نەگۆڕینەوە دڵنیابن ڕۆڵەکانم ناگەڕێینەوە ئای ناگەڕێینەوە مەڕۆ مەڕۆ بابە مەڕۆ 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 بابە مەڕۆ هێمەژڕێ دەگرین مەتەرەی ئەو چارۆکەینەتەن بۆ هەڵدەگرین ژیانی شارمانەوامانە ماڵە و ماڵە ڕاکردنە شکنجەیە ژەهرێکی تاڵە ئای ژەهرێکی تاڵە مەڕۆ مەڕۆ بابا مەڕۆ کاکشێخ گوێمان لە دەنگە زڵاڵەکەی مامۆستا حەمەدجەزا بوو پێش وچانەکە باسم لە وێنەکە کرد لە نێو وێنەکەدا سێ کەسن ئەو سێ کەسە چی و کێ بوون؟ ئەو سێ کەسەیەکیان کاکشێخ ئەحمەدە کە کۆچی دوایی کرد پیاوێکی نوقتەزان و قسە خۆش و خۆشەویستی هەموو خەڵک باشە هەر لە کاکشێخ ئەحمەدەوە بمێنەوە پێشەوەی دوو شەخسەکەی گەم بۆ باس کرد چی وە باسە کردی لە نوکتە و قسە خۆشەکان شێخ ئەحمەد چیەوە باشە پێم خۆشە ئەمڕۆ وەکو گوتم
جەنابتان زۆر جار لە ڕابردوودا لە بابی سیاسی و جدیا تا زۆر دەرکەوتون وانێ لە سڵحی عەشایری ئەو شتانەیە زۆر دەرکەوتون ئەمڕۆ دەمانەوێت ڕوویەکی دیکەی سادەیی جەنابتان و ژیانکردنی بەڕێستان بە بیسەر و بینەرەکە بگەێنین باشە چی قسەیەکی خۆشە بوو وڵی قسەی شێخ ئەحمەد خۆش بوو بەڵام خۆڕی زۆر تایە بە من شێخ ئەحمەد هەر خۆی ببینە هەر بە شێوەی نوکتەکانی پێکەنی داات هەر باسی هیچی نەکردە نوکتەی زۆریە بەڵام ناکرێن بە من نوکتەیەکی نییە تۆزێ پۆشتە بێ باشە باسی نوکتەم بۆ بکە بەس دوای باسکردن لەم دوو شخصەی کە لە وێنەکەدا هەن ئەوانی کە کێ بوون حەمەدجەزا مامۆستا حەمەدجەزا دواتر شێخ سەدرەدین باشە پەیوەندی چۆن بوو لەگەڵیاندا و لەگەڵ حەمەدجەزا پەیوەندیمانە لە سەردەمی پێشمەرگایەتیەوە لە 79 زۆر تێکەڵ لە 79 بینیت مامۆستا حەمەدجەزا لە شاخ بینی لە شاخ باشە ئیتر زۆر تێکەڵ بووین و دوایش ئێمە کە مەقڕی مەڵبەن هاتە سەرگەڵ و من لە مەڵبەنیش مەگرندای مەڵبەن بوو کاکە حەمەش ماڵی لە قزلەر بوو ئیتر لەو مێرگەپان و شەدەڵە و سەرگەڵ و زوو یەکترمانە بینی دوای ڕاپەڕینیش بە بەردەوامی کردم ئێری زۆر پێخۆش بوو ئێوە کاتێک لە ئەوروپاوە دەهاتەوە مامۆستا حەمەدجەزا هەر میوان مەبوو زۆر میوانتە بینی و گۆرانی بۆ وتیت گۆرانی زۆر خۆش چ گۆرانێکی زیاتر بوو وەڵا زیاتر گۆرانەکەی شارەکەی مامۆستای من ناڵی جودایی ناڵی جودایی کە زۆر خۆش بوو بۆ کاچی پێشمەرگە سەردەمانە بڕین بیدایەتی ڕاپەڕین دەوری هەبوو مەڕۆ بابە مەڕۆ بۆ جێمان دێڕی زۆر این بوو ئەین زۆر حەزین بوو بە خۆی مناڵەکان وەکو ئێستا هونەر ئاوا فراوان و نەبوو ئەدەوات شکەم بوو وانە ئەو هونەرمەندانش بەهاو قیمەتێکی تایبەتی خۆیان بە ئێستا شەوە وانە کاکە حەمەش پیاوێک بوو بەڕاستی وەکو باسم کرد لە هونەرمەندەکانەوە تەنیا ئینسان بوو کە من بینیمەوەی من تێکەڵی بووم کە لە خزمەتی خەڵقا بوو لە داوەت و خزمەت و سرف ئەو پیاوە ژیرفانی بۆ هەموو کراوە بەدڵ لە هونەر و پێشمەرگەوە ینی میوانداری و خانەدانیەکەی لە پێشمەرگایەتەکەشی گەورە باشە بەدڵ لە هونەر و پێشمەرگایەتی بە چ شتێکی مامۆستا حەمەدجەزا جەنابتان سەرسان بوون و هاوڕێتی قبول کرد و هاوڕێتی لەگەڵا بکەیت بەوەفا و بە نوکتە و بە قسە خۆشەکانی ئەوەی پیاوێکی زۆر بەوەفا ئەمە یەکێکە لەو سیفات و کەسایەتیانەی کە تۆ دەتەوێت لە هاوڕەکان خۆی وەفایەکێکە لە شتە باشەکان دەستکراوەی دڵفراوانی ئەمە گرینگە بۆ ئینسان دایم خۆی ئینسانی ڕەزیل ئینسانی پولەکی دایم ناومستەمەعامان بووزە گۆشە گیر بڵێ ئینسانی گۆشە گیر هەر خۆی کە گۆشە گیرە ینی پیاوێکی ڕقاوی و هینە ئەوەی مەغزوب عەلەیهیە پەیامت بۆ ئینسانی ڕەزیل چییە بۆ ئینسان هیوادارم ژیرفانیان بکەنەوە خزمەتی خەڵک بکەن بە ڕەزیلی ئەوانەی کە ڕەزیلی دەکەن ژیانیان بردووەتەوە نه هەمیشە دۆڕاونەوە دوای خۆشیان هیچ ناوێک بەجێ ناڕێت خۆی ژیانی ئینسان وایە کاکە دیلمان بڕین تۆ سیرکە ئینسان هەیە بەقەت خۆیەژی ئینسانێ پێش مردنی مردووە ئینسانێ دوای مردنیشی بە سەدان ساڵە مێنێتەوە جوانە هەموو عەلاقەی بە کردەوەکانی خۆیەوە هەیە لەگەڵ خەڵک بە خزمەتەکانی خۆیەوە هەیە چکە خوا کە ئینسانی دروست کردووە بۆ خزمەتی خەڵکی دروست کردووە هەمومانە بێت لە خزمەتی خەڵقا بین ئەوەی لە خزمەتی خەڵقانە بووە لە خزمەتی خۆیان بوو قەتیسی بەیز ناکە لە ژیانێ چکە جیرفان هیچ نییە جیرفان چەندی پارەتیاابێکە لە خۆشی خەڵق و لە دڵخۆشی خەڵک سەرفینەکەی عاملە جەنابتان جوانتان فەرموو و ئەوانی کە ڕەزیلی دەکەن هەر لەم ژیانەدا مردوون بەڵێ چونکە ژیان واتە چێژوەرگتن لەو جوانیانە هەم لە ڕووی دینەوە ئاماژەی پێدراوە هەم لە ڕووی ژیانکردن و ئەمەلەی ئینسانەکەەوە وەکو گوتم جەنابتان ئێستا ئەمە بەرنە ناوشار لەوانەیە باڵەخانەیە بکات زیاتر ناکات کەمتر ناکات بەڵام ئەوە تەبیعەت و ژیانکردنەکەیە توی لێرە هێشتوێتەوە دەروونەکەیە کە دەتەوێت دەروونێکی ئارامت هەبێت منەرە مەسەبەی لێرم کردو بۆ لێژای ئەو سی ساڵە و تێرەشی زۆر گەورم سیمانی پێ ڕاستە ئەمە خاڵێکە جا تکایە ڕەزیلەکان تۆزە گیرفانتان بکەنەوە تۆزە ملیۆنە دۆلار لە مزگەوتێکا سەرفەکە بەڵێ بەڵام چوار دینار نادە فەقیرێ خێر و خێرا بەشەرە ڕاستخوا پێویستی بۆ پارەی ئەو نییە ڕاستە ڕۆ بۆ خەڵکی سەر بکە باشە کاک شێخ ئەمە یەک دوو با بەسەر ئەوەیە تێنەپەڕم باسی قسە خۆشەکانتم بۆ بکە ئێوە شێخن مەجلیستان هەیە
مەجلیسی شێخەکانیش قسە و نوکتە و گۆرانەکەمان باس کرد وانە تایەتی چ نوکتەیەک و بەسەرهاتێک و شتێکی خۆش لە خەیاڵی جەنابتانایە؟ وڵات جارێک چوین لە ماڵی شێخدارە حەفید بەڵێ شەو گوتیان پۆکەر بکەین باش منیشتم من نایکەم بەڕاستی دانیشم بۆ خۆم لەگەڵی گروپیادە قسەی خۆشەکەین کاکدارا سوێندی خوارتی بە گۆڕی کاک ئەحمەد دوێنێکی من نایکەم ئەبێ هەر بیکەی مەلا عومەرمان هەبوو یادی بەخێر پێرار کۆچی دوایی کرد مەلا عومەر پێشتر کوتی من نایکەم لە باری تۆ بەس پارەم پێ نییە مش 9 ملیۆن دینار وشەوە پێم بوو دامێ دەڕۆیارەکەی پێ بکە باشە بە قارس هیچم پێ نەما بۆ خۆی یاری بکە بردێەوە بداتەوە نشی بردەوە خافیزی بێ وڵات کرد کە کاکدارا خەزەبی گرتی هەربێ بیکەی شێخداراشم زۆر خۆشەویست وتم کاکدارا باش مەلا عومەر 100,000 دینار بدەی بە قەرز ئێستاری دەستی پێ نەکرد بوو تیخوالی مەشتی نامەجێ خواشی کرد بە شایت ئیتر ئەوە لەو شانەمان خۆش چیترە بوو بڕین مەلا عومەر لە هەرە قسە پیاوە خۆشەکان بوو ئەویش نوکتەکانی هینن هەموو لەسەر مەلاوی ئیسلامی و مەلا ئیسلامی تێنەکە هێڕجان بە شتێکی کە بەستۆزە پۆشتە بێ ئەواسی لێ بێنینەوە هیچی کەتان هەبوو نوکتە و بەسەرهاتی خۆش یا ئێوە لە ڕابردوودا پێشمەرگە بوون ڕاستە پێشمەرگایەتیتان نەکرد بەس بەسەرهات و شتی خۆش هەبوو لە نێوان پێشمەرگەکانە باسی ئەوم بۆ بکە شتێک لەگەڵ هاوڕەکان تا ڕووی یابێت وڵات شتمان زۆر بەڵام بەڕاست ئێستایشی وام لە خەیاڵان نییە هیچ لە خەیاڵانی لە خەیاڵان نییە ئەوە ڕۆژێکیان لەگەڵ دووسێ مەلا دانیشتوین ئەوە قسەمانە کرد باسی باشی ئیسلامیانە کرد بە هەرچی باس دەکرد خوا لە قورئانە ئەمەی باس کردووە بەڵێ منیشتم مامۆستا خوا ڕەحمی کرد هەموو دنیای مسڵمان نەبوو ئێستا سیارە بوو سواری بین نە تیارە ئەو سواری بین نە ئینتەرنێت دەبوو نە کامێر باشە بەزێ نیوەی دنیا ئیسلامی باشە کاکشە هەر بەڕاست ئەو بەدەل لە سیارە و تەیارە و ئەو وەسیلانەی کە هەن زۆر جار بۆ شوێنێکی سەختی وەکو ئێرە هەر پێویست بە گوێ درێژە کات هەموو کەسەی بوو وانە هەموو ئێستش هەیەەوە مەسەل بووە گوێەوەی کەرێژی نەبێ کەرێک نایەنێ وا مەسەل بوو وایە کەواتە بۆ ئێستش هەر زەرورە وانە ئێستا کەمتر چونکە هەندێک جار جادۆ ڕێگەبان ناکات هەندێکخان بە گوێ درێژەکان هەر ئاوا ئێستا قوربانی قوربانی باشە کاکشەخ من سپاسی جەنابتانەکەم کە لەم بەرنامەدا لەگەڵمان بوون ماندوومان کردن بەڵام پێم خۆشە باس لە دڵخۆشبوونت لە کارەکاندا یا لە سەرکەوتنەکاندا بە چ شتێک زۆر دڵت خۆش بوو و بە شانازیەک و دەستکەوتێکی خۆت ێزانی منەوەی کە شانازی پێوەکەم پێشمەگایەتیە ڕاستە لە پێشمەگایەتیە مەشاکیلمان زۆر بووە گلەی و گازەندە زۆر بووە بەڵام شیژی زی شانازیمە چونکە ئەو سەردەمانی کە ئێمە پێشمەگە بووین کورد پێویستی بە ئێمە بوو داژیکە لە وڵاتە بوو لەبەرەوە سەردەمی گەنجێتی ئەمەوەی کە تەنزیم نەبووە نەبووە بە پێشمەرگە بەڕاستی هیچ حسابێکی بۆ ناکرا بۆیە تا ئێساش من بۆ خۆم کە لە بازاڕی سلێمانیە سوڕێمەوە و خەڵق دێ بە پیرتەوە و دەورە لێداوم لەولار ماچەکە پێ جاروێ لە خۆشیە فەرمێستی دێنی ئەوەندە خەڵق حرمەتی و خەباتی لە باشترین دەستکەوت و باشترین خەڵاتەوە لە شانازەکان کە ئەبێ هەمیشە شانازی پێوە بکەین ئەوەی کە شانازی پێوە ناکەم و پێم ناخۆشە ئەوەی پێویست بوو لەم وڵاتەیە بکرێەوە ئەوە نەکراوە کراوە خزەماتەیە شتەیە بەڵام مەشاکیل زۆر زۆرە فروقی تەبەقی زۆرە باشە فروقی تەبەقی زۆرە باشە کاکشە خاڵێکی دیکە ئێستی گەنجەکانمانن چیت هەیە بۆ گەنجەکان پەیامت چییە بۆ گەنجانی کە تازە پێگەشتون و ئەو ڕابردووە ماندووبوونەی کە لە شۆڕشەیەک لە دوای یەکەکاندا درا بۆ بەدەستێنانی ئەم کیان و هەرێمەی کە هەمانە نایزانن مێژووی گەل و نیشتیمانەکەی خۆیان نازان پەیامت چییە بۆ گەنجان وی ڕاگەاندن لەو کایە ئەس بەڕاستی زۆر کەم تەرخەمە بەگشتی بۆ پەروەردەی گەنجەکانمان پەیامی من بۆ گەنجەکانەوەی کە هەمیشە ئیحتیمام بەو ڕێزکە خوێن نەبدەن کای خوێنن بۆ عیلم بخوێنن بۆ زانست بخوێنن نەک بۆ مەعاش و تعین بوون ئەمە بەشێکی بەشی دووەم کە دێنە سەرکار
بە دڵسۆزیەوەیش بۆ خەڵکیان بکەن واز لە بەرتیل و بەرتیلکاری و خۆ دەوڵەمەندکردن و شتیوا بێنن ئەو شتای ئەو پارێکا دەنێ بەشی ژیان دەکا پەل ناوی وردە و ئینسان هەر بە ئاواتەکانی خۆیگا بۆ پێش هەموو شتێک خزمەتی ئینسان و خزمەتی خەڵک باشە ئەی هەوڵ بدەن خاڵێکی دیکەشیان ئێمە گرنگە بۆ گەنجەکانی ئێستا هەوڵ بدەن کورد و دەستکەوتەکانی کورد بە جیهانی بکەن و ئەوەی هەیە هەمانە وەکو ڕۆڵ و ئسپادەجوودی خودی تاکی کوردی بتوانین وا باڵێن وڵاتانی دیکە و سەرکردەکانی دیکەی لێ تێبگەێنین کە کورد خاوەنی ئەمەیە نەخاوەنی ئەوەی کە ئێمە تەنها چەک لە خەیاڵمانە هەبێ داهێنان و پێشکەوتن و شارستانیت و مرۆڤ بوون خاڵێکی ئەساسیە لە زۆر ڕاست من پێم وایە لەو مەجارەیە خۆی ئەم کۆڕەوەی کە بوو لە کوردستانە بۆ دەرەوە شتی ناخۆشی زۆر تایە بەڵام قازانی زۆریشی هەیە وەکو قازانجەکان و خۆیەکە ئەو نەوانی کە لە دەرەوە نێسا زۆری یا بۆ بازرگانێکی گەورە یان بۆتە خوێنەوارێکی گەورەوە خەریش دایانانە لە مەزاری تو لە مەزالیان دەسەر لە زۆر مەجال من هیوادارم بەرپرسەکان ێرەکە تەسیلاتیان بۆ بکەن بێنەوە لە وڵاتی خوان خزمەت بکەن چکە هەموو ئەو کەسانە حەزەکەن بێنەوە جێ دەستیان دیار بوو لە وڵاتی خوان خزمەت بکەن بەڵامەوەی من کە معلوماتم هەیە و ئاگادارم زۆر لەوانە کە دێن و ئیمالەکرێن و دەستگیرۆی ناکرێن دەستگیرۆی ناکرێن ئێستا من پێم وایە هەموو شتەکان لە ڕووی ژینگەی و پاراستنی جوانی کوردستان سمعە و ناوبانجی کوردستان مەزار دوو هەفتە بێستا کابرایەکی بۆکسینگە کرد باڵی کوردستان و شانازی بە شانازیە ئەوە گرنگە بەڕاستی و شان کەواتە دەتەوێت بڵێت هەریەکە و لە سوچێک و لە فەقەرەیەکەوە ئەتوانین خزمەت بە کورد و کوردستان بکەین ڕاست زۆر ڕاست وانە ئەی بەدڵەوە سەبەت جەنابتان باس لە بۆکسێن دەکەن لایەکەش هەیە چەندین جوتیاری نمونەیمان هەیە وانە کە بوونەتە شانازی کە دەتوانن بەرهەمەکانی هەرێمی کوردستان هەناردە و هاوردە پێکەن ئاڵگۆڕیەکەن خۆماڵەکان گرنگیان پێ بدرێت چکە تاچی کورد بە تەنیا هیچ بێ ناکرێگەر ئەگەر دەسەڵات یارمەتیان دەدا من هیوادارم دەسەڵاتەکە بەو شوێ بێکە زیاتر هاوکاریان بکە چاوی لیانەوە بەرەو پێشەوەیان بەرە نەگیشمالیانکەن و باشە کاکشێخ لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبمەوە هەرگیز لە هەڵکشانی تەمەندا ترست لە هەڵکشانی تەمەند بووە بڕوا ناکەم چکە هەر قۆناغە تامی خۆیە قۆناغی لە قۆناغەکان مناڵی گەنجی ئەو ئینگلیزە میدڵ ئەیج عمری ناوەڕاست سەرەوەش هین نییە ئەگەر ئازارن نەبێ و نەخۆشی نەبێ هەر کەسە تامی خۆی بەڵام ئەبێ بزانی کە تەمەند چووە سەرەوە لەگەڵ چێدانیشی و باسی چی ئەەکەی باشە خەڵک پێ نەڵێ خەڵەپا و ڕاستە ئەی تەمەند واتای چییە لای جەنابتان تەمەند واتە ئەزمون واتە ئەزمون واتە ئەزمون تۆ هەموو ئەو شتانێک ئایبینی بە چاوی خۆت و دەوروبەربینیوێتی گرنگەوەی ڕۆژانە هەموو ئینسانێک هەڵێ هەیە بەڵام ئەو هەڵانی کایکی شەو کە ئاخەوی حتمما سێستەر جێگا بیرەکەی ڕۆچیاڵەیە کردو بۆ سوێنێکەوە مەسەرەن لە مەچێکدانە نیشیوەنە قسە بکەی خەڵک تەنیشتەگەر بێزارکەوات هینە لێدا جێم لە ڕاگە بەپی حەزمی خۆت قسە بکەی دەنگ بەرزکردنەوە بە ئوسلوبی خۆی ئەو مۆزڵی کە باسێکی بۆ مەچە شیاوە یان نەشیاوە ئەمان هەموو ئوسوڵی ئادابی مەجزێ و کە ژیان فێرە دەکات بە قسە فێر نابی بە ژیان فێرەبی باشە کەواتە لاڵشانی تەمەند نەترساوی نەوەڵە نەترساوی نەوەڵە بەخیاڵمانە بەخیاڵتان من سەرەتانم گر عملیاتیان کردم ئێستاش لە سەرم نەکرد منم هەرو مەزانیشترە ئەی کەواتە کاکشێخ بە شتێک تۆزە فەلسەفیانە قوڵتر بیری لێ بکەینەوە ڕۆح لەگەڵ جەستەدا دووە تاو پەیام و جەبەجەکاری جیاوازن یاخود نەخێر جەستە خزمەتکاری ڕۆحە خۆی جەستە خزمەتکاری ڕۆحە ڕۆحی ئینسان کە ئینسان ڕۆحەکەیتیانە مایتر هیچ نییە بەڵێ ڕۆح شتێکە خزمەت شتێکە مەسەڵەمەی کە بازەکە گۆڕەوشاڵە درێ و لە قەبری وێشی دێنەوە ئەمە هەموو درۆیە ئەمە جەستەکەیە ئەمە جەستەکەیە تۆ نییە ڕۆح لە شوێنێکی ترە لە ڕۆحت ئەگەر پیاوی چاک بین بکەین قناعەتمان ڕۆحت دەبێ بە فەپولا بێ بە کێروێژگە بێ جوان ئەمە دوێناو دوانەکەیە ئەگەر خراپیش بی ئەبی بە ڕێوی ئەبی بە پڵنگەبی باشە ئینشەڵا ڕێویمان بۆ حەزەی پڵنگ کاک حرمەتەن وەکو کابراوەتی وتی هەموو ێژێتە بابی حیوانەوە ئەوە هەیە چی وانە کاکشگیان یاخوا تەمەند درێژ بیت لە قسە خۆشەکانت بێبەشت نەکردین لە هەندێک وێزگە و ڕابرد و ئێشتی جوان
و ئەوەی کە هەبوو لە ژیانی جەنابتانە توانیمان قسەی لەسەرکەین. دوا پەیام و دوا قسەتان چی دەبێت و تا چەندیش لە بەرنامەکە ڕازی بوون؟ من بەخێر بێن سەرچاو چاوگەشت بێ ڕۆژێکی خۆش بووە منیش وە چەند خۆشەکە لەگەڵ کۆمەڵی گەنجی وکیوەدانیشی و بیرڕای خۆتیان پێڕی وانش بیرڕای خۆت پێڵن و زۆر خۆشحاڵ بووم هیوادارم تەمەند درێژ بن سەرکەوتوو بن لە ئەنگری حیزب و میزبوشتیوا مەبن شخص پەرز مەبن ئەوەندەی بۆتانەکە وڵات پەرز بن یانیسان وڵاتی خۆی خۆش بێ پێشەم و کەسەکان چکە کەسەکان ئەمرن ئەوەی کە تۆ عیبارەتێکی بە سەرکردەی خۆت ێزانی لە تۆ زیاتر ناژی پێش تۆژەڕۆ لەبەرەوە دایمیسان حاولە بکە وڵاتەکەی خۆش بێ هیچ بۆ وڵاتەکەی بکە پێشەوە هیچ بۆ سەرکردەکە بەس هەمومان بە مرۆڤ بوون و لێک تێگەشتنەوەوانەوە جوانی بەڕاست من تکاو هەر قسەی جەنابتان تکاو ڕجا لە هاوڵاتیان چین و توێژەکان دەکەم پێش هەر شتێک پێش دینیش با یەکترمان خۆش بێوانە یەکترمان خۆش بێ دەتوانین کۆمەڵگەیەک و نیشتیمانێک و ژیانێک و لێک تێگەشتێکی زیاتر لە بەپی ئاەتی قورئانیش خوا دوو حەقی لەسەر من تۆیە بەڵێ حەقێکیان حەق و ناسە حەقوی حەق وڵایە بەڵێ لە حەق و ناس خوا ئەڵێ شەدید العقابن بەڵێ لە حەقی خۆشی ئەرحەم الراحیمینە لەبەرەوە دەریەکە تۆ لەگەڵ خەڵق باش بە حەقی خەڵق لەسەر نەبێ خوا لێت خۆش بێ بەڵام حەقی خەڵق لەسەر بێ خواڵێ من بێدەسەڵاتم لە ڕاستی حەقی خەڵق بەڵام لە ڕاستی حەقی خۆی هیچ مشکلێ نییە. باشە بەڕێستان باستان لەو تیمە و گەنجانە کرد کە ئەمڕۆ لەگەڵ بەڕێستان نبووین خوێندنەوە چی بوو تا چەند کەیفێکت لە گەنجەکان وەرگرت جا ئێمە بۆ بیسەر و بینەرەکە دەڵێم وەکو بەرپرسیارەتێک کە لەسرم هەبێت ئەمڕۆ من ماڵەکەی جەنابتانە بە ماڵی خۆمزانی هێندە جەنابتان خانەدان لە ئاستێمەدا ئەمە گەورەی جەنابتانە ئێمە شانازی پێوە دەکەین و هیوادارین گەورەکان لە تەمەنە لە تەجروبەیە لە کەسایەتە کە هەن لەم کوردستانەیە لە هەر شوێنەکە هەن هاوشێوەی بەڕێستان بیرکەنەوە خۆی من قسەژەکەی لە گلەکانی خۆم کە هەمە بەڵێ من دەمێکە 30 ساڵەمەوێت تەبیعی بووە بەڵێ تەبیعی بوونەوە چییە وەکو خەڵق لێبێ بەڵێ لە خەڵ زیاترسا من بڕۆم ئەو دیانی خوارەوە خەدر ڕوو نامزران لە بەرکەم جلێکی 20 ساڵم و پێ لە دۆزمەوە ئەوە لە بەرەکەم لەبەرەوەی نەڵێ ئەم زلەکەی من واوی و باشترە یعنی ژیان من بەڕاستی من باسی سیاست روشن ناکەم بەڵام بەداخەوە بۆ ئەو سەرکردانی خۆمان کە قەت ناتوێن و نایە ناو خەڵکەوە نابن بە بەشەر چییە وەکو خەڵکی ئاتیادی دابنیشن گوێ لە خەڵک بگرن دایم خۆی پێموینترە دایم بێ هەموو شتەکانی ڕشکاتەوە وەی باخی سوورقات با بژیان تۆزێ تەواضع بنەوە سادە بنەوە حرمەتی وەزیفەکەت بگرە حرمەتی میلەتەکەت بگرە ئەمانە گرنگە لە ژیانە مەبدەی ئینسان چییە غاندی بۆ غاندی ئێستا تا ئێساژماوە ماندێلا بۆ ماندێلایە لەگەڵ خەڵکیان ژیان لەگەڵ خەڵکیان مردوو ڕاستە بەڵام ئەمانەیەمە لەگەڵ خەڵک ناژین لەگەڵ خەڵکی نامرن کاربنیشی گردێکی خۆی کاکشخ لە مەسەلەی فەلسەفەیە ئەرستۆکراتیەکان هەبوو بەڵێ ئەوان چینێکی دەوڵەمەند و چینێکی هەژاریان دروست کرد لە یۆنانی کۆندا کە ئەمە کۆتایەکەی بەو شێوە لێکەوتەوە کە لە ئێستا یۆناندا دەیبینی هیوای تەمە درێژی بۆ جەنابتان دەخواست لە ساغ بن نمونەتان زیاد بێت ئەمڕۆ کەیفمان وەرگێت لە تەواوی ئەو بەرکەوتن و قسە خۆشانەی بەڕێستان دووبارە سپاس بۆ بەڕێستان بۆ خزمەتی وڵات حرمەتتان هەیە ڕێستان هەیە بیسەر و بینەر سپاسیەوەش دەکەم کە تا ئەو کات لەگەڵمان بوون لەم دوو بەشەدا لەگەڵ بەڕێز کاکشەخ محەممەد سەرگەڵویی وەکو کەسایەتێکی دیاری شاری سلێمانی وەکو کەسایەتێکی کوردستان ئەمڕۆ لە بەرنامەدا هەوڵماننا بچینە نێو وێزگەکانی تەمەن و هەندێک لە یادگە جوانەکانەوە بەختەوەر بن و سپاسی شەخ جەمال دەکەم سپاسی هێمن ڕەفیق دەکەم و سپاسی کاک محەممەدیش دەکەم کە ئەمڕۆ ماندوو بوون لەم بەرنامەدا وە سپاسی خانە خوێیی کاکشێخیش دەکەم کە ئەمڕۆ زۆر لەگەڵماندا بوو وەکو دوو تەمەنی جیاواز نەبوو وەکو دوو هاوڕێ بەرنامەکەمان پێشکەش کرد و ڕۆژێکی خۆشمان بەسەر بێت کاتی خۆش بۆ ئێوەش خواتان.